هەڵۆکانی چیەکان لەسەر یاریگای خۆیان و لە بەردەم هاندەرانیان لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 19 خولیەستێرەکانی عێراق پێشوازیان لە نەفت کرد. سەرەتا تیپی میوان شاری خستە سەر گۆڵی خاوەن ماڵ. ئەحمەد سەبڕی تاکە یاریزانی کوردی تیپەکان نزیک بوو گۆڵ لە یانەکەی پێشووی بکات. دهۆک بە درەنگەوە بەم لێدانە وەڵامی نەفتی دایەوە لە لێدانی گۆشەکەیەوە و بە ئەسیستی پیتەر گۆرگیس لۆکاس هینریک هەڵۆکانی چیەکانی لیاریەکە با گۆڵ یەکەم پێشخست. سطور المدافع وەلید کەریمی کاپتن خەریک بوو ئەنجامەکە بۆ نەفت یەکسام کاتەوە. ستون بووە بەربەستی سەرەکی، نیوە یەکەم زیاتری لە خۆی نەگرت و بەم ئەنجامە کۆتایی هات. لا نیوەی دووەم دهۆک سەرجەم دەرگاکانی بەڕووی تیپی میواندا خست بوو. دوای تێپەڕبوونی 20 خولەک ئەمە یەکەم دەرفەتی نەفت بوو بۆ گۆڵ. لەگەڵ بەرگریەکی پتە و هەڵۆکانی چیەکان پشتیان بە هێرشی هەڵگەڕاوەش دەبەست. لە کۆتاییەکانی یاریەکە زەرد پۆشەکانی دهۆک لە هەوڵدا بوون بە گۆڵی دۆم و دڵنیایی بگەن، بەڵام یاری بەفیکە یوسف سەعیدی نابژوان بە ئەنجامی گۆڵێکی بێوەڵام بە سوودی دهۆک کۆتایی هات. بەم سەرکەوتنە دهۆک لە 18 یاری کۆی خاڵەکانی بۆ 34 خاڵ بەرز کردەوە و لە خانەی چوارەم دەبیندرێت. تەنها 2 خاڵ لە زەوڕای پێشەنگ دوورە و یاریەکی کەمتریشی ئەنجام داوە. نەفتیش 27 خاڵی هەیە و لە خانەی نوێمی ڕیزبەندیە. حوسێن محەممەد، کەناڵی پێم.